نەریمان کە وای بینن گۆرانێ لێتوانە ئەوەی مەزم نەزانین نەریمان ژیان و مەعانات و شتی چۆنە. لە چەند ڕۆژی ڕابردووە کۆنسێرتی نەریمان بابان بوو ڤیدیۆیەکە بڵاو بووە تۆ دڵە پڕە فرمێسک بە چاوتایەتە خوارەوە چی بوو؟ ئەوە ئمڕۆ سڵفا پێشەوەی کە تەلەفۆنەکەی نەریمان تەلەفۆنی بۆ کردم وتی ئاسۆ زانیا زارا ئازر درامسەکەتی بی بابان وتی کەتی کاکە ئەو نەداوەزیوە ئەوەی کە ئاسۆ داوەزیێ دەوەنی تۆ بینەری زیاتر بووە خەینی زیاتر بووە بەرحاڵە چی دروست بوو من لە دەروی وڵات بووم نەریمانەوە کۆنسێرتێکی تەلەفۆنی بۆ کردم 2 ڕۆژ پێش کۆنسێرتەکە وتی ئاسۆ کە یەگەڕیتەوە وتی من شەمە کۆنسێرتەکە ئاکەم وتم 2 ڕۆژ پێشەوە لای تۆم بەرحاڵ پلیتەکانیەوە یان بە کەس و کار و ماڵەوانە و کە چوومە هۆڵەکە ئینەکەەوە لە هۆڵەکە شوێنەکە بەرناکە و ڕۆمانی تایسا بڕوا ناکەم لە هیچ هونەرمەندێکی کوردایان ئینەکە 4,000 کە زیاتریش بوو کۆکاتەوە ئەشێت تێو شوێنە 6,000 کەسێک وای کرد دەری خۆیەتی وای کرد خەڵبەیەکە و دانەژێر نەوسێت و کەمتری خەڵتیە کرد شەکە نابوو لە دەری شەو خەڵگوستا بوو بەرحاڵ پێشەوە چوومە پشتەوە لەگەڵا قسەم کرد و باوەشی پیا کرد بوو مەعاناتی و تۆزە کەمامەشی بەس حەچی ناکرد تێکەڵاو بێچکۆ لەبەر نەخۆشی و ئەوانە و باسی کۆمەڵی برادەرمان کرد لەو تیپەکە مەسەلە چەند ئەمری خوا کردو شێوای کردو و باسی زیکرایەتەکەمان کردو و برادەری چێشمانەری سابێ تااقەتە قەرارمان نابەیەکەوە کە توی دوای کۆنسێرتەکە ئەچی سەریکی لێ ئیتر ئەوەم بینی نەریمان من هەر ناڵم لە مناڵیشەوە عیلاقەیەکی خۆشمانە بۆ تێکەڵاوی یعنی تێکەڵای ئایلەمانەوە دایما ئەچوم لەسەری بوو یان نەریمان کە وای بینن گۆرانێ لێتوانە ئەوەی مەزم نەزانین نەریمان ژیان و مەعانات و شتی چۆنە نەریمان زۆر شتی لەزاو بەڵام جمهور و خەڵکی لەدەستنیەوە بەرحاڵاو قسانەمان کرد و کە پێشوی دەستپێکاوتم نەریمان چمە سەرەوە تی بۆ نامێت و چمە سەر و کۆ خەڵکە دانیشم لای ماڵ و مناڵەوە چوومە سەر و ئاوادانی شوێنێکی باشم بەرکەوتو بوو دانیشم کە جمهورەکەمە بینی وایە بۆ نەریمانە کرد نەریمان چێک نەزم ناخی نەریمان چیتە خەڵکە کەس چۆن داوای شتی لێکەن و داوای تەکلیفێکە وازان تیا بولام و نەریمان وا نەریمانیانەکە دۆ نییە وتم ئای نەریمان لە ژێوێک کاژی و مەعاناتی چۆن و خەڵکی چۆن لە نەریمان تێگانجا و کاتەش کەوتی تەمە دوا کۆنسێرتەوە زیاتری کردم ئیتر دایمە دەری ماڵەوە ڕۆیشاوتی باشە بۆچی جارێکیان تەسویر مەکردی دڵە پڕ بوو لێم تۆڕە بووی کەچی ئەوە تەسویر کراوتم نەمزانی چیە بیرفەلوا بوو من برازایەکم لەگەڵ خێزانەکە لەلام بوو 2-3 کەس لەیاون بیدا سەیرانەکەدم زلام و ئەتیادی و نەمزانی تەسویران کردو تەمان کە داوەزی ئاگام لێ نەبوو هەواری شارک هاتی نخوا زۆر قەرەباڵە بوو چیا هەیە چای مامە لەتیفەوەی لە گەردەور لە دەوری کوڕی مای دەبینێ تەلەفۆنی بۆ وتی خاڵە سۆ تو چی وتی بۆ گریاوتم گریانی چی تی وەڵی ساداوەزیوە زیوە گریا بەڵام ئەم عالە بزانی وتی داوەتم چی بۆتی بۆم بنێر وتی بەس خەڵکی شتی جوانی بۆ نووسی وتم جان جوان چییە بەرها وتم تامان هاتمەوە ماڵی شەوتی نەبووە تەسویر کرا وتم خۆم ناگەڵ لێ نەبووە تامان ئەو شەوە هەتا هی بوازم سا کەس بۆی نردوم بێژگەڵ ڕەفیق و برادر